فۆتۆگرافەرێکی ناوچەی هەورامان و لە ناو سنتری ناحی بیارەدا بە فۆتۆکانی جوانی سروشتی هەورامان بەو گەشتیار و هاوڵاتیانە دەناسێنێت کە ڕوویان لە هەورامان کردووە. سێ چوار خەڵاتم بردوێتەوە، یەکیان کە سێهەمی فۆتۆی گەشتیاری ساڵ بووە لە ساڵی 2019 لە هەولێر کە دەستەی گەشت و گوزاری هەرێم ڕێکی خست بوو و خاوەنی 7 پێشەنگای تایبەتم و ئەم پێشەنگایشم کە تایبەتە و تایبەتی خودی خۆمە و ئێساژ لە شارۆچکەی بیارە کردومەتەوە و بە 18 تابلۆ بەشدارم. گەشتیاران و بینەرانی پێشەنگاکە لە پاڵ بەسەربردنی کاتێکی خۆشدا و لە هەورامان و خۆیان وتیان چەندین دیمەنی جیاوازی هەورامانیان لە پێشەنگاکەدا بینیوە. بەڕاستی شوێنێکی وەکو بیارە پێویستی بەم ڕێوڕسمەیە نەکرد لە بیارەیە لە کوردستانە کە ئێستا بە دۆخێکی دارایی و دەرونی سەختا تێپەڕێ و چەندین ڕووداوی ناخۆش ڕووی لە زیادبوون کردووە. لەم بارودۆخە ئێمە پێویستمان بەرکەوتنە لەگەڵ چەند دیمەنێکی جواندا ڕەنگە بڕێک جار ئێمە نەتوانین خۆمان پێی بەم دیمەنانە ببین. ڕاستی من لەناو وێنەکانە هونەرم بینی، زۆر جار لە وێنەکانە وێنەی ترم بینی، ستۆریم بینی، هەستم کرد کە لە پشتی هەر وێنەیەکەوە گوتارێکی گەورەی هەم ئینسانسازی هەیە و هەم نەتەوەیی هەیە و هەم کەلتوری و کەڵچەری هەیە. ئەمە گرنگە کە فۆتۆگرافەر لە دنیای جەنجاڵی ئەمڕۆ بتوانێت شتە جوانەکانمان بۆ تەوزیف بکات. نازمانیا زیاتر کارەکانی لەسەر سروشت و جوانیەکانی هەورامانە و دەڵێت دەمەوێت هەمیشە جوانیەکان بەو گەشتیار و هاوڵاتیانە ئاشنا بکەم کە سەردانی هەورامان دەکەن. سروش دەمەوێ لەگەڵ تاک بە تاکی خەڵکە وەکو خوشک و برا دەستیان لێ ملی یەکترا بێت، ینی سروشتێک نین، جوانیەکانی سروشتێک نین و هەورامانیش بۆیە هەورامانە بەڕاستی ئێمە 4 فەسڵمان هەیە، هەر 4 فەسڵی سروشتی ناوازن بۆ گەشتکردن و بۆ دیدن و بۆ هاتنە ناوی، هەر مەوسیمی بەهار و هاوین نییە. جوانی سروشتی هەورامان و هەڵکەوتەی جوگرافیاکەی وای کردووە لە هەر 4 وەرزەی ساڵدا ببێتە جێسەرنجی فۆتۆگرافران و ئەو هاوڵاتیانەی کە سەردانی دەکەن. ئەمەش وای کردووە هەورامان هەمیشە لە چاوی فۆتۆگرافرەکانەوە لە پێشەنگاکاندا وێنەکانی بخرێنە ڕوو. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.